وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خوای پەروەردگار کە ئاسمان و زەوی دروست کردووە، کە زیندەوەرانی دروست کردووە، مرۆڤی دروست کردووە، هەموو ئەم دروستکراوانەی خۆی وەفقە ئەنظیمەتین بالغەتی دقە، زۆر بەڕێکخراوی بە دەستور و یاسایەک کە زۆر وردە، زۆر وردە، هەر شتە لە شوێنی گونجاوی خۆی دادانراوە، ئەمانەی ئاوا دروست کردووە. پەروەردگار دەفەرمێ ئیننا کل شەیء خەلەقناه بقەدەر، هەر شتێک کە دروستمان کردووە و خوای پەروەردگار دروستکاری هەموویانە، لە مرۆڤەوە تا گیانداران، تا بێگیانەکان، تا زەوی، تا ئاسمان، تا ئەوەی لە ناو زەویدایە، ئەوەی لە دەریادایە، ئەوەی لە ئاسماندایە، ئەوەی لە بەرگە هەوادایە، ئەوەی لە سەر و بەرگە هەواوەیە، خۆر و مانگ و ئەستێرەکان و هەموو جیهانی دەرەوە، هەمووی بقەدەر، هەمووی بە ئەندازەگیری، هەمووی بە یاسا و بەرنامە دانراوە. ئاوا نەبووایە ئەم کەونە، ئەم خڕۆکەی زەویە، ئەم مانگ و خۆر و ئەستێرانە، ئەم زەوی و ئاسمان و دەریا وشکانیە زۆر بە ئاسانی تێک دەچوو. ومن أبرز هذه الأنظمة نظام السببية، لا دیارترین ئەو بەرنامانەی کە خوای پەروەردگار دروستکراوەکانی خۆی لەسەر دروست کردووە، یاسای هۆکارەکانە. نظام السببية یاسای هۆکارەکانە. هاوسەرگیری بکە، منداڵت دەبێ، نابێ بەبێ هاوسەرگیری کەسێک منداڵی ببێ. ئەمە یاسایە، من یاسای هۆکارەکانە. پەروەردگار دەفەرمێ لە سوڕەتی ئەلمولک ئایەتی 15دا وهو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه. پەروەردگار ئەو زاتەیە سبحانه وتعالى کە زەوی بۆ ڕام کردوون، یعنی ئەم زەویە وەکو سفرەیەکی پڕبەرەکەتی خوای پەروەردگار ڕاخراوە. شاخی هەیە، شیوی هەیە، دۆڵی هەیە، گردۆڵکەی هەیە، گردی هەیە، تەختانی هەیە، بیابانی هەیە، دەشتی بە پیتی هەیە، دەشتی پڕ لە مێرگ و گوڵزاری هەیە، بۆ ئەوەی سفرەیەکی ڕاخراو بێ، مرۆڤەکان بتوانن فەمشوا فی مەناکیبیها، بە هەموویدا بگەڕێن. ئاژەڵدارێک لە شاخەکان، لە بناری شاخەکان، لە دەشت و پێدەشتەکاندا ئاژەڵ بەخێو دەکا، بەرهەمەکە بۆ خۆی بە مرۆڤایەتیدا دابەش دەکاتەوە. کەسێکی تر لە زەویە بە پیتەکاندا دانەوێڵەکان دەچێنێ، نان و پێداویستیەکانی ژیان بەرهەمدێنێ. هەروەها بەشەکانی تری ژیان، یەکێک کانزاکان دەردێنێ، یەکێک نەوتی لێ دەردێنێ، یەکێک گۆگر دەردێنێ، ئیتر بابەتەکانی تر بە هەمان شێوە. فەمشوا فی مەناکیبیها، بە هەموو کەلێن و کونەکان و ئەم سەراوسەری زەویدا بگەڕێن. وكلوا من رزقه، لرزقي پەروەردگارتان بخۆن. هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها، سببكيا نتيجة چیە؟ وكلوا من رزقه، کە تۆ نەگەڕێی ڕزق نابێ. پەروەردگار دەفەرمێ سەبەبەکە بگرە بەر، ڕۆزیەکەت پێدەبەخشم. بەڵام مسلمان عەقیدەی ئەوەیە مسبب الأسباب کە ئەڵڵایە لەبیر نەکەین. ئەمە جیاوازی نێوان مسلمان و کافرە. کافر دەڵێ ئەمە هۆکارەکان ڕوویاندا و ئەنجامەکەش دێتە جێ، بەڵام مسلمان دەڵێ بەڵێ دەبێ هۆکارەکان هەبن، ئەنجامەکە ئەمجا دێتە جێ، بەڵام بەبێ دروستکاری هۆکارەکان هیچ شتێک نابێت کە ئەویش لای ئێمەی مسلمان ذاتی ئەڵڵایە، خوای پەروەردگاری بێ هاوبەشە کە خالیقی هەموو شتێکە. بۆیە خوای گەورە وەکو موعجیزەی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، بۆ ئەوەی خەڵکی بزانن ئەوانە ئەڵڵا کردوونی بە پێغەمبەر نظام السەبەبیەی بووە پەک خستوون، یاسای هۆکارەکانی بۆ پێغەمبەران پەک خستووە بە ڕەحمەت و میهرەبانی خۆی، بۆ ئەوەی خەڵکینە بە چاوی خۆتان ببینن ئەمە نوێنەری خوای پەروەردگارە، ئەمە پێغەمبەری خوای پەروەردگارە، ئەمە لە خۆیەوە قسە ناکە بە ناوی خوای پەروەردگارەوە، ئیمانی پێبێنن بۆ ئەوەی سەرفرازی دنیا و قیامەت بن. ئەوە تا ئیبراهیم ئاگر نایسووتێنە، دەیخەنە ئەو ئاگرە بەهێزەوە ناسووتێ، لەبەر چاوی نەمرود و هەموو خەڵکەکەدا بە سەلامەتی دێتە دەرەوە. پەروەردگار دەفەرمێ وتمانیا نار و کونی بەردەن وەسەلامەن عەلا ئیبراهیم، ئەی ئاگر کونی ئیتر لەمەوە دوای یاسای خۆت بگۆڕە،
هەتا ئێستا یاسایە کە بۆ تۆ دانراوە ئاگر سووتێنەر بێ. ئەگەر ئەو ئاگرە سووتێنەر نەبووە هیچ خواردنێکمان بۆ نەدەخورا، هیچ گەرمکردنەوەیەکمان نەدەبوو لە سەر زەویدا. خوای گەورە بە ڕەحمی خۆی یاسای داوە بە ئاگر تۆ بسووتێنە، تۆ گەرمی ببەخشە. بەڵام لە ئێستاوە کوونی بەردەن، یاسای تۆ وەستا. ئەی ئاگر لە ئێستاوە تۆ سارد بە، بەڵام وەسەلامەن مەگەب ئاستی بەستن، ساردێکی سەلامەت بە نەیبەستی. ئەگەر خوای پەروەردگار ئەمەندەی بفەرموویایە بە یەک جار ئاگر لەسەر زەویدا بۆ هەتایە کۆتایی پێدەهات، ئاگر دەوری خۆی نەدەما، دەست لە پشکۆیەک دەدا وەکو دەست لە کڵۆیەک سەهۆڵدەی، زۆر ئاسایی وەکو دەستکەیتە ناو بەڕادێکەوە. عەلا ئیبراهیم خوای پەروەردگار دیاری کرد، بەڵام تەنها ئەم یاسایە کە گۆڕیم بۆ تۆی ئاگر بەس لەسەر ئیبراهیم ساردی سەلامەت بە، با کارەکانی تری خەڵک بۆ خۆی بە ئاگر هەر بڕوە، بەڵام ئاگر ئاگر ئیبراهیم مەسووتێنە. ئالێرەدا بەڕێزان، خوای پەروەردگاری بە ڕەحمی میهرەبان ئەوەندە بە ڕەحمە، هێشتا نەمرودێک کە خۆی بەخوا دەزانی بانگەشەی خوایەتی دەکرد، نەعوذ بالله، هێشتا خوای گەورە غەزەبی لێ ناگرێ بۆی ئەمەی نیشاندا. ئەی نەمرودێکی خۆ بەخوازان، ئەی میلەتی چاو بەستکراوی چاواشەکرا و دەست چاوتان بکەنەوە، هەمووتان چاوتان بکەنەوە بە پاشاو بە میلەتەوە. ئیبراهیم لەوە پێش توانی وێتی ئاگر لە خۆی مەنعکاو سووتێنێ لەو تەمەنی کە لە ناوتاندا بۆ ئەم گەنجە نەوەڵڵا. کەس هەیە لەم سەرزەویەدا هێزێک هەبوو بێ، دەسەڵاتێک هەبوو بێ، زانایەک هەبوو بێ بتوانێت ئاگر سارد کاتەوە لەسەر ئیبراهیم و نەیسووتێنێ؟ نەوەڵڵا ئیبراهیم کەسێک نییە پشتیوانی بێ لەم سەرزەویەدا. دەی باشە بیر بکەنەوە، ئەمە دەسەڵاتی چێە؟ دەسەڵاتی ئەو خالقەیە کە ئیبراهیم دەڵێ من پێغەمبەری ئەوە، بەڵام بەداخەوە ئیمانیان نەهێنا. زەکەریای بە تەمەن و پیر بە ساڵاچوو ژنێکی نەزۆک وەکانەتی مڕئەتی عاقیڕە، کەچی خوای پەروەردگار لە کۆتایی تەمەنە مناڵێکیان پێدەبەخشێ بۆیان ناو دەنێ یەحیا. عیسا سەر زەوی هەمووی لێت هاتبووەوەیەک، لە هەموو لایەکەوە گەمارویاندا بوو. خوای پەروەردگار هەڵی کێشا بۆ ئاسمان، وەکو چۆن مەسعادێک مرۆڤێک دەچێتە نایەوە بەرز دەبێتەوە، تەژوینەوە بۆ دەسەڵاتی خوای پەروەردگار. ئاوا سندوقێکی معنەوی بۆ هات و ئیسای بەرز کردەوە بەرەو ئاسمان، بەرەو لای خوای پەروەردگار. ئەبووە هەر بە ئەوە ئیمانیان بێنایە، بەڵام ئەو دڵڕەخانە ئیمانیان نەهێنا. عیسا بەبێ باوەک لەدایک بوو، بێ ئەوەی مریەمی دایکی شوو بکە، نەک شووکردن وەلەم یەمسەسنی بەشەر، بەخوا مرۆڤێک نێرینەیەک پەنجەی بە پەنجەم نەکەوتووە، هەر مەسی نەکردووە، هەر پەنجەی بەرم نەکەوتووە، نەک نزیک بوونەوەی ژن و مێردایەتی. کەچی خوای پەروەردگار نیشانی ئەو خەڵکەی دەدا یاساکان کە خوای گەورە شتەکانی لەسەر دروست کردوون، یاسای هۆکارمان هەیە، دەبێت کچێک شوو بکە، کوڕێک ژن بێنێ، بەیەک بگەن، نەخۆشیان نەبێ، ئەمجا منداڵ دەبێ. ئەوە تا عیسا سەلامی خوای پەروەردگار لەسەر بێ بەبێ باوەک لە مەریەم لەدایک دەبێ، هۆکارەکان نەمان. موسا فیرعەون شوێنی کەوتووە، موسا قەومەکەی بەنو ئیسرائیلەکانی ڕزگار کردو لە شەوا دەرچوون و خۆیان ڕزگارکەن، بەڵام جاسووسەکان فیرعەونیان ئاگادار کردو بە شوێنی کەوت بە خۆی و بە هەزاران چەکدار و سوپاکەیەوە. کاتێک کەوا لە یەک دەرکەوتن، سوپاکەی فیرعەون بینیانن دەمەوبەیانە ڕووناک بۆتەوەتیان ئەوە جەماعەتی موسان، ئەوە گرتمانن. جەماعەتی حەزەتی موسا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ بەنو ئیسرائیلەکان کە بینیان وا فیرعەون و جەیش و سوپاکەی بەدویانەوەیە، وتیان ئیننا لەمودڕەکوون، بەخوا ئەوە گەیشتنە سەرمان، بەخوا ئێمە تێدا چوین، تازە ڕاکەین بەردەممان بەحرە، هەمومان دەخنکەین، بگەڕێینەوە دەمانگرن و دەمانکوژن، ئێستا خۆیان دەگەنە سەرمان. ئالەو کاتەدا پشبەستنی موسا بەخوای پەروەردگار، تەوەکل لەسەر خوا ئەمەیە. موسا هەموو هۆکارەکانی گرتووەتە بەر، ئێستا هیچ ڕێگایەک نەماوە، زۆر بە ئارامی فەرمووی کەلا ئینە مەعیە ڕەبی سەیەهدین، ناناوانیە وانی ئەژنۆتان نەشکێ، من دڵنیام پەروەردگارم لەگەڵا، ڕێنماییم دەکا، ئێستا چاوەڕێم پەروەردگار لە دەستی ئەو دوژمنەستەم کارە ڕزگارم کە. ئەمە دڵڕووناکی ئینسانی باوەڕدارە، ئەوە دڵڕووناکی ئەو پێغەمبەرە پایەبەرزەیە کە موسایە، نا من دڵنیام ئەڵڵا لەگەڵمایە، وەکو هەمیشە بەرگری لێکردوم ئاوا بەرگریم لێ دەکا، ئێستا ڕێگەی ڕزگاریم نیشان دەدا. خوای پەروەردگار سبحان الله یەکسەر هات بەدەمیەوە، فأوحينا إلى موسى، فأوحينا يعني هەر یەکسەر لەگەڵ قسەکەی موسادا خوای پەروەردگار نیگای بۆ کرد، ئەنی ضرب بعصاك البحر، ئەی موسا
دارەکەت گۆچانەکەی دەستت بە بەحرەکە بە دەریاکە بچێشە فانفەلەقە یەکسەر هەڵتۆقی فكان كل فرق كالطود العظيم هەموو لایەکی وەکو چێوێکی گەورەی لێهات وەکو شاخێکی گەورەی لێهات یعنی کە دارەکەی پێچێشە بەحرەکە شەق بوو یەکسەر بەستی یعنی ئەو ئاوە بەرز بووەوە ژێری ئاوەکە ئەگە قوڕێکی بچووک مابێ شتێکی تەڕایی مابێ ئەگوت بە حیاتی ئەمە ڕووبار نەبووە ئەم لاولا دۆڵک کرایەوە ئاوەکە نەهاتەوە خوارەوە یەکسەر وەکو دوو شاخی گەورەی لەم لاولاوە لێهات موسا بەنو ئیسرائیلەکان بە ناویدا ڕۆیشتن فرعون و دار و دەستەکەی لە خۆشیان داوایان دەزانی ئەمە بۆ ئەوان وای لێ هاتووە ڕۆیشتن بە شوێنیدا بیری ئەویان نەکردەوە ئەمە بەس بۆ موسایە ئەمە معجزەی ئەو پێغەمبەرەیە با ئەمە ئیمان بێنین ئێستا وازی لێ بێنین بگەڕێینەوە یان ئیمان بێنین بە خوای موسا بەخوای هاڕون بەخوای بەنو ئیسرائیلەکان کە ئەڵڵای تاک و تەنها و بێ شەریکە کەچی نەک عیبرەتیان وەرنەگرت زیاتر یاخی بوون موسا و بەنو ئیسرائیلەکان گەیشتنە ئەو بەربەحرەکە و فرعون و دار و دەستەکەی ڕۆیشتن بە دویاندا لە ناوەڕاستان خوای پەروەردگار یاسای ئاوەکەی وە خۆی لێکردەوە ئەی ئاو بگەڕێەوە دۆخی ئاسایی خۆت هاتەوە یەک و دەریا شەپۆلیدا و هەموویان خنکان بەڵێ ئالێرەدا یاسای ئاوی تێکدا لەبەر چاوی فرعون و قەومەکە قەومە زۆردارەکەی بەڵز بۆ ئەوەی ئیمان بێنن کەواتە معجزەی پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ ڕەحمی خوای پەروەردگار بۆ ئەو کافرانە بەڵام دڵ کەڕەق بوو پەنا بەخوا هیچ شتێک کاری لێ ناکە هیچ شتێک وەڵڵاهی ئێمە کە ئیمانمان هێناوە بەڕێزان نە خوامان بینیوە نە پێغەمبەری ئیسلاممان بینیوە صلی الله عليه وسلم نە سەحابەمان بینیوە نە پیاو ساڵحانمان بینیون الحەمدولله ئەو سەدەمی تابعینیشمان مەبەستمەوە ساڵحان نەدیون هەرچی پێمان دەوتێ ئەمە قورئانی پڕبەرەکەتەوە ئازانین ئێستا چاومان لە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە جوبریل بۆی دەخوێنێتەوە ئەویش بە ئێمەی دەڵێ ئەم هیدایەتە هەمووی فەزلی خوایە ئەوان ئەو پێغەمبەریان بینیوە بە چاوی خۆیان لەبەر چاویانە ئەم ئەسبابانە هۆکارەکان نەماون خوا گۆڕیوێتی بەس بە ئەوی تۆ ئیمان بێنی کەچی ئیمانیان نەهێناوە کەواتە ئاگات لە سەبەبەکان بێ وەبزانش سەبەبەکانیش هەموو شتێک نین تەماشاکە هیوا هەیە نەخۆشە چی دکتۆری چاکە لەو هەموڵات و لەو وڵات دەیکە دەرمانی چاک بەکاردێنێ کەچی سوبحان الله چاک نابێ دوو هەیە بازرگانەوە چی پێویستی بازرگانی سەرکەوتۆ دەیکا کەچی سوبحان الله شکست دێنێ و ئیفلاس دەکا سێ ژن و مێردن بە پێی پشکنینی پزیشکی هیچیان کێشیان نییە ئەها کوڕکچێک بوونە هاوسەری یەک چوونە لای یەک چەند ساڵە 10 ساڵە 20 ساڵە هەرچی دکتۆری پسپۆڕی وڵاتانە کردویانە ئەڵێن وەڵڵاهی ئەوەی کێشە بێ لە ژن و مێردا ئێوە نیتانە بەڵام منداڵیش نابێ کەچی منداڵ نابێ بەڵام هەیە تقریبا ساڵی 25 بوو مانگی دەی 2025 بوو لە شارۆچکەی پیرەمەگرون لە ناونانی منداڵەکە بەشداریم کرد 21 ساڵ بوو هاوسەگیریان کرد بوو منداڵیان نەبوو بوو زۆربەی وڵاتەکانیش گەڕابوون دکتۆرەکان هەموو هاتبوونە سەرەوەی کە ئەم ژن و مێردە منداڵیان نابێ لە شارۆچکەی پیرەمەگرون الحەمدولله من خۆم بەشداریم کرد لە ناونانی منداڵەکەدا دوای 21 ساڵ دوای 21 ساڵ لە هاوسەگیری منداڵیان بوو سپاس بۆ خوای گەورە منداڵێکی کوڕی ساغ و سەلامەت خوای پەروەردگار لە ئەمانەدا پێمان دەڵێ مادام هۆکارەکانت گرتوۆتە بەر کارەکەت لە 100% سەردەگرێ نەوەڵڵا ئیلا دەبێ بڵێ بە پشتیوانی خوا هەها ئینشاء الله زۆر گرنگە بە پشتیوانی خوا من هەرچی سەبەبە دەیگرمە بەر ئەگە خوا مەیلی لێ بەکارەکە دەبێ بۆیە یادی خۆم و ئێوەی دەخەمەوە تەوەکولی ڕاستەقینە پشتبەستنی ڕاستەقینە بە ذاتی خوای پەروەردگار سبحانه وتعالى لەسەر ئەم شێوانەیە یەکەمیان من أخذ بالأسباب واعتمد عليها فقد أشرك أما عقيدة برزان أما الدرس عقيدة ما ديخوانين هر كسك من أخذ بالأسباب دز به كاركان وبقرية واعتمد عليها تواو دڵنیا بێ لێیان ئەڵێ من مادام کارەکەم کرد دڵنیام دەبێ ئەنجامی هەبێ مادام هاوسەگیریم کردوم دڵنیام دەبێ منداڵم هەبێ مادام کار دەکەم دڵنیام دەبێ بەرهەمەکە هەڵگرمەوە مادام گەنمم چاند دڵنیام لەو سەدروێنە دەکەم مادام چوون بۆ بازرگانی دڵنیام قازانج دەکەم ئەمە نەیوەری ئینشاء الله ئەگەر ئەڵڵا مەیلی لێبێ فقد ئەشڕەکە ئەو کەسە دەبێتە موشریک
یعنی هەموو دەڵێ من کار دەکەم ئەنجام وەردەگرمەوە ئیتر تەواو من هۆکارەکانم گرتووەتە بەر دەبێ ئەنجامەکەشم تەواو بێ ئەمە فقط ئەشڕەکە بوو بە کافر ئەو بوو بە مشریک. دووەمیان ومن ترك الأخذ بالأسباب متوكلا في زعمه على الله فقد عصى بەپێچەوانەی ئەمەوە کاکە هەرچی ئەسبابە نایگرێتە بەر هیچ هۆکارێک ناگرێتە بەر متوكلا في زعمه بەحسابی خۆی بە بۆچوونی سەقەتی خۆی وا گومان دەبا دەڵێ من پشتم بەخوا بەستووە خوایەک لە دەنکەگەنمێکی ڕقا لەو زەویە تاریکەوە ئەو چڵە گەنمە ناسکە بێنێتە دەرەوە بیکە بە حەوت گوڵە گەنم و پڕ بێت لە گەنمی جوان تو خوا ناتوانێت بە کەسێکە ڕۆزیەکەی من بنێرێ خوایەک ئەو باڵندەیە دێنێ ڕەحمێک دەخاتە دڵیەوە بەچکەکەی بەس چاوی کردوێتەوە چاوی نابینێ بەس دەمی کردوێتەوە چاوی نابینێ کەچی خواردنی ناو گەدەی بۆ خۆی دێنێتەوە بۆ خۆی نایخوادەی خاتە دەمی من بەچکەکەیەوە تۆ بڵێ خوا ڕزقی من نەدا ناوەڵا لێی دانیشم و هیچ ناکەم ئەوە تاوانبارە فقط عەسا ئەوە گوناهی هەرە گەورەی کردووە. ئیمامی چونکە ئەم تەرک الأخذ بالأسباب مسلمان کەوازی لە دەستگرتن بە هۆکارەکان هێنا هو سبب تخلف المسلمین ئەوە هۆکاری دواکەوتنی مسلمانانە. زۆرێک لە مسلمانان و ئەزانن مادام ئێمە مسلمانین ئەبێ خوای گەورە بۆ خۆی هەموو شتێکمان بۆ بکە بەبێ ئەوەی ئێوە هەوڵ بدەین. نەخێر کافرەکە هەموو ئەسبابەکان دەگرێتە بەر بەس بەوە ماڵی وێرانە ناڵێکی خوایە ئەڵێم خۆم هەوڵمدا مسلمانێک بەشێک لە مسلمانان کە دواکەوتون بەشێک لە هۆکاری دواکەوتنمان بەڕێزان هی ئەوەیە مسلمانەکە وازی لە هۆکارەکان هێناوە ئەڵێ بەس پشتم بەخوا بەستووە ئەو مشریکە کافرە بەڵام تۆ گونەهباری. ئیمامی عومەر کۆمەڵە خەڵکی بینی کار نەکار لێی دانیشتون لە مزگەوتالی ڕاکشاون فەرمووی ئەوە ئێوە چین بۆ ناچن کار و کەسابەتێک بکەن وتیان قوربان نحن المتوکلون کوڕە ئێمە پشتمان بە ئەڵڵا قایمە بەخوا نێتمان ئەوەندە خاوێنە بەرامبەر بە خوای خۆمان ئێستاوە نیوەڕۆدێ دڵنیاین خوای گەورە دڵی مسلمانێک نەرم دەکا و قاپەچێشتی گەرم دەگاتە بەردەمان ئێتر دژیانی شەرەوەیە خەریکی عیبادەتی خۆت بی ئەوەندە سەرقاڵی دنیا نەبی باشە. ئیمامی عومەر فەرمووی هەستن یاڵا بە دەرەوە ماڵی خوات چۆڵکەن بڕۆن کەسابەت بکەن بەل ئەنتم المتواکلون فەرمووی وەڵڵاهی ئێوە ڕاست ناکەن ئێوە پشتان بەخوا نەبەستووە ئێوە المتواکلن نەک المتوکل. المتوكل من ألقى حبة في الأرض ثم توكل على الله أو كي بشتي راستقيني بخوا بستو أو كسيا كجنمك ديني بزاوية ودكا دعاي بقاسن بجودي تراكتور يعني ديكات غير خاكي كي تاريكوا أمجا دعاي دعوا دكا يا أرحم الراحمين باراني رحمتي بوب باراني كرواب جاري دكا كوري كيميائي بيو دكا لو سري شو تصاوري الله يكبي بشي ناكا ورنز بخساري ناكا إن الله لا يضيع أجر المحسنين تو شاكا كالبا خوا رنجد بزانادا پشتیوان بخواي گەورە حسابي كردو دڵێ إن شاء الله برهمي أم ساڵم زۆر باش دەبێ خوا لە ئافەت و لە کسن و لە کولە و لە کرم و ئەوانە دەیپارێزێ لەو سەریشەوە لە ئاگر بۆم دەپارێزێ و گەنمەکە دێنمەوە بۆ ماڵ و منداڵ و بۆ مسلمانان فەرمووی ئەوە تەوەکولی لە ڕاستەقینەیە لەسەر خوا تۆ کار بکەی هەموو هۆکارەکان بگریتە بەر ئەمجا بڵێ پشت بە خوای گەورە بەڵام تۆ هیچ ناکەی دەمت گرتووەتەوە چاوەڕی مسلمانە خێرت پێ بکەوە ئەزانی عەقیدەت زۆر پاک و ڕاستەقینەیە ئیمامی عومەر دەری کردنە دەرەوە. کەواتە ئازیزانم مرۆڤ زۆر گەورە و بەتوانایە پەروەردگار هەموو تواناکانی پێبەخشیوە و ئاوەدانکردنەوەی سەرزەوی دەبێت سوود لە بەهرە و تواناکانمان وەرگرین ئەوەی خوا پێبەخشیوی نابێ خەساریکەی وەڵڵی هەمومان ئومەتی ئیسلام گونەهبارین چونکە خوای پەروەردگار زەوی بە پیتی بە خاکی مسلمانان بەخشیوە جەوێکی پاک و خاوێنمان هەیە درەختی جوانمان هەیە ئاوی سازگارە شیری نەپاک و خاوێنەمان هەیە کەچی سەیرەکەی وڵاتی مسلمانان هەمووی چاو لە دەستە لە وڵاتانی غەربیەوە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی شوێنێکی ترەوە خواردنی بۆ بێ زەخیرەی بۆ بێ دەمی گرتووەتەوە بەخوا هەمووی گوناهبارین هەمووشمان دڵێن پشت بەخوا ئەوە پشت بەخوا بەستنێکی سەقەتە هەرچی لە توانە دابیقە کار و دڵنیاش بین بەبێ ویستی خوای پەروەردگار هیچ نابێ و ناکرێ و نابێ. العلم أولا والأخذ بالأسباب ثانيا والرضا بقضاء الله وقدره ثالثا. أما عقيدة بخاوني مسلمانة خواب ناسا همو كاركان التسليم بخوا پروردگارك والأخذ بالأسباب ثانيا دوام جار بيربكوا بعقل لري الشرع ولا ري أزمونة ولا ري باب بابيرانتا ولا ري الزانيان ولا ري الزانستي خوندنوا
چیت ئەمر پێکراوە ئەنجامی بدە هەموو هۆکارەکان بگرە بەر پاشان ئەوەی کە هاتە پێشەوە والرضا بقضاء الله وقدره ثالثا خۆیان من هەرچی دەسەڵاتم بۆ جێبەجێم کرد پشتیشم بە تۆ بەستوتم یا ئەڵڵا بێ بە هاوارمەوە بەڵام پاشان ئەنجام چی بوو مادام درێخی لە خۆمەوە نییە خوای پەروەردگار ڕازیم بەوەی کە تۆ پێم دەبەخشی ناڕازەیی دەرنابڕم حکمتێکی لە پشتەوەیە تۆ خۆت باشتر دەزانی پەروەردگارە ئەوە عەقیدەت سەلامەتە والسلام عليكم ورحمة الله وبركاته وذكر فإن الذكرى تنفع المؤمنين